جارێکی تر ژیان و گوزەرانی خراپ و نەبوونی نەوت و مووچە خاوەن پێداویستە تایبەتیەکانی هێنایەوە سەر شەقام و دەبەی نەوتی بەتاڵیان گرتە کاربەدەستان و بەرپرسانی حکومی حیزبی. ئەم هاوڵاتیە دوو منداڵی خاوەن پێداویستی تایبەتی هەیە و لە خانووی کرێدا بە ناڕەحەتی ژیان دەگوزارێن و دەڵێت ئەگەر هاوکاری خێرخواز نەبێت دوور نییە لە برسە لە ماڵەکەیاندا گیان لە دەست بدەن. وەڵی من ژیانم بەڕاستی زەحمەتە، زۆر زەحمەتە. بڕواکەی شەوی دووسە کرد هەڵەستمە سەرامم نەکو خیکابن نەکو بکەونە سەردم خۆ ناتوان هەستنەوە. وەڵی من هاوکاریمان بکەن یارمەتیمان بکەن بەڕاستی معریشەتیان قورسە. نەوەد نییە شەد نییە هیچ شتێکیان نییە. هەر ئەوەنە ئەگەر هاوکاریمان بکەنەوە هیچ شتێکمان نییە. ئێمە چاوەڕێی هاوکاری موسڵمانانین یارمەتیمان بەرەوەڵا ژیانمان بەڕاستی قورسە، ژیانمان ناخۆشە بەڕاستی سەردانی شوێنێکمان پێ ناکرێت بەس لە ژوورەیە ئیتر بەس خەریکی ئەمانەین ئەیت بڕوا بکە جاری وایە ئەو نەبەزەین بە خۆمادێ تێرە گریەمەتانانیانە دەمێ خۆ من لە عەرزا خواردنیانە دەمێ هەر بەتانێکم دووقەت کردو دوو پشتیم بۆ داناون بەتانێکم پیاداون و ئیتر من لە عەرزا بەکەوچک بڕواکەی 2 سەعات 3 سەعات من لە سەران دانیشتم تا تێریانەکەم ئەرە بەخوا وەڵا ژیان ماڵە هەتا بڵێ ناخۆش ئەوەی هەر کرێکی نوێنی وڵا وەڵام بەخوا دەستی دابێم بۆ بە 40,000 بە 50,000 و ئەنجا بۆ خۆشمە ئەمەلیاتم بۆ خۆش میشم بۆ ناکرێ. بەپێی زانیاریەکان لە هەرێمی کوردستان زیاتر لە 100,000 خاوەن پێداویستی تایبەت هەیە. لەو ڕێژەیەش زیاتر لە 18,000 خاوەن پێداویستیان لە پارێزگای سلێمانین. بەشێک لەوانەشی کە بێ مووچەیی و سەرمای زستان و نەبوونی نەوت تەنگی پێیان هەڵچنیوە هاتنە سەر شەقام و دەبەی نەوتی بەتاڵ و گیرفانی بەتاڵ و سفرەی بەتاڵ بووە وتافی ئێستای خاوەن پێداویستە تایبەتیەکان. ئەوان دەڵێن لە هەموو خۆشیەکانی ژیان بێبەش کراون لە کاتێکدا مووچەکانیان کراوە بە 6,000 دینار. ئێستا ئەو بڕەشیان پێ نادرێت. لە ژیانێکی زۆر نا لە باراژین ئەمڕۆ معاناتێکی زۆرمان هەیە. ئەوەتانی یعنی ئێمە ڕۆژانە ئەدەین لە دەرگای چەندین خێرۆمەن هەتاکو دەبێ نەوتمان بداتێ. ئەگەر بێت و ئێمە خێرۆمەن و خێرخوازان نەبێت ژیانی ئێمە قوفڵە بێت، ژیانمان هیچ بەسەر ناڕوات. یعنی بەڕاستی ژیانێکی کولە مەرگی بەسەرە بین. من لێرەوە بە هەموو کەسێکەڵێم بابێم بزانم چی کەسێک ئەتوانێ مانگێک بە 90,000 بەڕێ بکات، چی کەسێک ئەتوانێ ئەمڕۆ 30 ڕۆژ بە 90,000 ڕازی ببێت. کامتان نەتوان مناڵی کامتان نەتوانێ شەو ڕۆژێک بە 90,000 ڕازی بێت. ئەوە ویژدان و ئەوە زەمیرتانە. دوای بڕیارەکەی حکوومەتی هەرێم بۆ پێداچوونەوە بە لیستی ناوی کەم ئەندامان پێدەچێت هەزاران کەم ئەندامان بەهۆی ئەو بڕیارەوە مووچەکانیان لەدەست بدەن، چونکە بەپێی ئەو پێوەرە بێت تەنها ئەوانەی لە 160 جەستەیان کەم ئەندامە بڕیارەکە دەیانگرێتەوە. بەو پێشژیانی بەشێکی زۆریان دەکەوێتە مەترسیەوە. هەر بۆیەش پێدەچێت دوای جێبەجێکردنی بڕیارەکە خۆپشاندان و ناڕەزاییەکانی کەم ئەندامان لەوەی ئێستا هەیە زیاتر بێت. ڕەمیار عوسمان، کەناڵی ئاسمانی پێام، سلێمانی.